شاری هەولێر لە قەدیمە و بوویتە سیمبل و ڕەمز بۆ یادکردنەوەی مەولود. زۆر بەخێر بن، دەستان خۆش. ئێمە ساڵانە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقاف وەزارەتی ئەوقافەکان خۆمان ساز دەکەین بۆ ئەو یادە و لەسەر ئاستێکی بەرز و باڵا و جەماوەری ئەو یادە دەکەینەوە و لە ناو مزگەفتەکان لە دامەزراوە ئاینیەکان ئامادەکاری باشمان کردیا و ئەو ڕۆژە لە هەولێر بە تایبەتی وەکو فیستیڤالێکی جەماوەری لێدێت لە ناو بازار ستێجدا دەندرێ، ئاهەنگ دەجێردرێ، خەڵک لۆ خۆی بە شکلێکی عەفەوی و تەوعی وەکو دەڵێن هەر لە خۆڕە بە خۆڕسک ئەو یادە دەکەنەوە. ئێمەش پاڵپشتیان دەبین، ئەمنیەت دەپارێزرێ ئینشاءالله و ئەو یادە بەرز ڕادەگرین و لە بەرنامەدا ئینشاءالله لە ئایندە ئەو یادە گەورەتر و فراوانتر بکرێتن لە ئاستی جەماوەریەوە بگوازرێتەوە بۆ ئاستێکی ئەکادمی و زانستی و هونەری هەموو طبعاً لە چوارچێوەی ڕێنمایە شەرعیەکانیش دەرنەچیتن بۆ پاراستنی ئەو یادە لەبەرەوەی شاری هەولێر لە قەدیمە و بوویتە سیمبل و ڕەمز بۆ یادکردنەوەی مەولود لە وڵاتانی دیکەش ئاماژە بە شاری هەولێر دەکرێت و هەوڵ دەدەین و ئینشاءالله وا بکەین گەشتیاری ڕۆژی مەولودیش لەو ڕۆژە لە ساڵانی داهاتوو بەشداری بکەن، هەر وەک چۆن لە وڵاتان بەناوبانگن بە ڕۆژێکیان بە مناسبەیەکی دیاریکرا هەولێریش بۆ ئەو ڕۆژە دیارتر بیتن و ڕازاوەتر بیتن و خەڵک سەردانی ئەو شارە بکەن و حکوومەتی هەرێم بە جددیەوە بە حرسەکی زیادەوە پێداگیری لەسەر ئەوە دەکات کە ئەو یادە بەرز ڕابگیرێ و ئینشاءالله لە ئاستی ئەوە بین کە ئەو یادە حەقی خۆی پێ بدەین.